ئێمەی مرۆڤ ڕۆژ بە ڕۆژ پێویستە شتی نوێ فێربین و پند و ئامۆژگاری زیاتر لەم ژیانە وەربگرین. ئەم جارە پڕبینەرترین کەناڵی ئاینی کوردیم بۆتان هێناوە کە هەمیشە بەرهەمی نوێ و سوود بەخش بڵاو دەکاتەوە کە هەر تاکێکی موسڵمانی کۆمەلگاکەمان پێویستی بە گوێگرتن هەیە لەو بابەتانەی کە لەو کەناڵەدا بڵاو دەکرێتەوە. بۆیە بچن سەبسکرایبی کەناڵەکەی بکەن و ڕێژی سەبسکرایبەکانی بەرز بکەنەوە بە هیوای سوود بینین لە ڤیدۆکانیان. سڵاوتان لێبێ هاوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. قسەکردنی خودای گەورە لەگەڵ موسا. خودای گەورە ژمارەیەکی زۆری لە پێغەمبەران بۆ مرۆڤایەتی ناردووە و تەنها باسی 25 کردووە، بەڵام خودای گەورە فەزڵی زیاتری داوە بە 5 پێغەمبەر و ناوی لێناون ئەوەل ئەلعەزم، ئەوانیش بریتین لە نوح و عیسا و موسا و ئیبراهیم و موحەممەد سەلامی خۆیان لەسەر بێ. بەڵام لە هەمویان زیاتر کە ناوی لە قورئاندا هاتووە بریتیە لە کەلیم الله واتە پێغەمبەر موسا، ئەویش لەبەر ئەوەی چیرۆکەکەی جوانترین و سەرنجڕاکێشترین چیرۆکە کە مرۆڤ گوێبیستی دەبێ. بەڵام بۆچی موسا سەلامی خۆی لەسەر بێ نازناوی کەلیم اللهی پێدراوە؟ ئایا خودای گەورە قسەی لەگەڵ دەکرد بە بێوەحی و ئایا بە ئاشکرا بوو یاخود نهێنی؟ و چۆن توانی بانگەوازی فیرعەون بکات بۆ موسڵمان بوون لە کاتێکدا پیاوێکی تەنها و لاوازە؟ و ئەو موعجیزانە چین کە خودای گەورە پاڵپشتی موسای پێکرد؟ لەگەڵمان بن بۆ ئەوەی وەڵامی ئەم پرسیارانە بزانین. بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پاڵپشتیمان بکەن بە لایککردنی ڤیدۆکە و لە بیریشی نەکەن. ئەگەر نوێن لە کەناڵەکەمان ئەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و دڵنیاش بن لە کاراکردنی زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکە بۆ ئەوەی هەردەم نوێترین بابەت بگا بەدەستان. ئێستاش با دەست بە ڤیدۆکە بکەین. دوای ئەوەی موسا گەورە بوو لە کۆشکی فیرعەون کەوتە نێو گەورەترین تاقیکردنەوە و بەڵا لە ژیانیدا، کاتێکەوە پیاوێکی کوشت لە گەلی فیرعەون بێمەبەست و کارەکەی بڵاو بۆیەوە لە هەموو شارەکەدا و هیچ هەڵبژاردنێکی تری نەما جگە لە ڕاکردن لەم شارە. دوای ئەوەی کەوا زانی فیرعەون حکمی لەسەر داوە بە کوشتن و پاسەوانەکانی فیرعەون بەدواوەین بۆ ئەوەی بیکوژن، بەپەلە لە شارەکە ڕای کرد بەبێ ئەوەی هیچ شتێک لەگەڵ خۆیدا ببا و ڕووی کردە لادەیەک بە ناوی مەدیەن کەوا هەمان لادەیە خودای گەورە پێغەمبەر شوعەیبی بۆ ناردوون. موسا چەند ڕۆژێکی بەڕێ کرد لە بیابان بە پێی پەتی و هیچ شتێک نەبوو پێیەکانی بپارێزێ لە گەرمای خۆر و بە برسێتی هیچی نەدەخوارد جگەلەوەی لەسەر زەوی ڕوابوو لە فاسوولیا و هاوشێوەکانی فاسوولیا. دوای ئەوەی گەیشتە لادێکە چوە لای بیرێکی ئاو بۆ ئەوی تیونێتەکەی بشکێنێ. کۆمەڵە شوانێکی بینی کە لە لای بیرەکە مەڕووماڵاتیان ئاو دەدا و لە لایەکی تر دوو کچی گەنج وەستا بوون. مەڕەکانیان وریا دەکردەوە تاوەکو تێکەڵاو نەبێ بە مەڕی شوانەکان و نەیان دەتوانی نزیک ببنەوە لە بیرەکە. زاموسا سەری سوڕما لەو شتا و بەزەی نوان بەرامبەریان ڕۆژ بەرەو لای ئەوان و پرسیاری لێیان کرد و فەرمووی لە بەرسی ئاوی ئاژەڵەکانتان نادەن. یەکێکیان وەڵامی دایەوە و گوتی باوکمان پیاوێکی پیرە، ناتوانێت شوانێتی مەڕووماڵاتەکانمان بکە، شوانەکانیش ڕێگامان بۆ چۆڵ ناکەن تا مەڕەکانمان ئاو بدەین. ئێمە هەموو ڕۆژێک دێین و ڕادەوەستین تا ئەوان تەواو دەبن لە ئاودانی مەڕەکانیان تاوەکو مەڕەکانی ئێمەش لەو ئاوە بخۆن کە بەجێ دەمێنێ. موسا عەلەیه السەلام گوتی من بۆتان ئاو دەدەم. شوانەکانیش بیرەکەیان داپۆشی بوو بە بەردێکی گەورە و پێویستی بە 10 پیاوی بەهێز هەبوو هەتا پێکەوە لای بدەن. موسا بەتەنها هەڵی گرت و بەردەکەی لادا و موسا ناسرا بوو بە بەهێزیە زۆرەکەی و پێشترش ئەو کەسەی کوشت لە گەلی فیرعەون تەنها بەیەک بۆ کەس بەردەکەی لادا و مەڕووماڵاتەکەی ئاودا بۆ دوو کچەکە. دواتر لە ژێر سێبەری دارێکدا پاڵکەوت و بە ماندوێتی و برسێتی پاشان هانای بۆ خودای گەورە برد و فەرمووی واتە پەروەردگار بەڕاستی تۆ خێر و بێری زۆرت بەسەردا ڕژاندوم، بەڵام هێشتا هەژارم و ئاتازی بەخششی زیاترم. پاشان یەکێک لە کچەکان گوێی لێبوو کاتێک سکاڵای حاڵی خۆی دەکا بۆ پەروەردگاری. دوو کچەکە گەڕانەوە ماڵەوە، باوکیان سەری سوڕما لەوەی کە زوو گەڕاونەتەوە بۆیە ئەوەی کە ڕوویدا بوو بە باوکیان گێڕایەوە. باوکیان داوای لە یەکێک لە کچەکانی کرد کە بڕوا بۆ لای شوێنی بیرەکە و داوا لە موسا بکا بۆ نان خواردن بێتە ماڵیان. کچەکەش ڕۆشت و بانگی کرد
و موسا ڕازی بوو وە کچەکەش لە پێشی دەڕۆژ بۆ ئەوەی ڕێگای پێنیشان بدا ئاویش لە پشتی دەڕۆژ و بایەکە جلی کچەکەی بەرز دەکردەوە هەندێک لە جوانی کچەکە بە دەرکەوت کاتێک کە موسا ئەمەی بینی داوای لە کچەکە کرد کە لە پشتێوە بڕوا و ئەویش لە پێشێوە بێ و ئەو ڕێگای پێنیشان بدا ئەوش بۆ ئەوەی تا هیچ شوێنێکی لاشەی نەبینێ کچەکەش سەرسام بوو بە ئامانەت پارێزی موسا عەلەیهی السەلام و بە باوکی گوت ئەی باوکە تکات لێ دەکەم ئەو پیاوە بەکرێ بگرە باوکیشی ڕازی بوو لەسەر داواکەی و بە موسای گوت هاوسەرگیری لەگەڵ یەکێک لە کچەکانم بکە لەسەر ئەوەی کە 8 ساڵ شوانێتی بۆ مەڕ و ماڵاتەکانمان بکەی و خواردن و خواردنەوەیان بۆ دابین بکەی و گەورەمان موسا ڕازی بوو لەسەر ئەوە پیاوەکەش یەکێک لە کچەکانی خۆی پێدا تا هاوسەرگیری لەگەڵدا بکە پاشان دەگوترێت کە ئەو پیاوەش حەزرەتی شوعەیب بووە سەلامی خوای لێبێ بەڵام ئەم قسەیە بە دڵنیاییەوە نییە حەزرەتی موسا 8 ساڵ شوانی مەڕەکانی دەکرد لەگەڵ هاوسەرەکەی بەرامبەر بە خواردن و خواردنەوەیان دەگوترێ ئەو 10 ساڵ شوانێتی کردووە و 2 ساڵی زیاد کردووە و ڕێزێک لە ئەوەوە بۆ باوکی کچەکە دوای تەوابوونی ئەو 10 ساڵە موسا هەستی بە پەرۆشی کرد بۆ کەسوکاری و هاڕوونی برایی و دایکی وەویستی بە شاراوی و نهێنی بگەڕێتەوە بۆ میسر بۆ ئەوەی کەسوکارەکەی ببینە موسا و هاوسەرەکەی و هەندێک لە خەڵکی ئەوێ دەرچوون بەرەو ڕێگای میسر پاشان شەویان بەسەردا هات قەدەری خودا ژوا بوو ئەو شەوە شەوێکی زۆر تاریک و سارد بێ و هیچ ڕووناکیەکی تێدا نەبێ بۆیە لە ڕێگادا ون بوون و ڕێگەی ڕاستیان نەدۆزیەوە بەرەو میسر شەویش زیاتر تاریک و ساردتر دەبوو کاتێک ئەوان وابوون حەزرەتی موسا ڕووناکیەکی لەلای چیاکە بینی یەکسەر موژدەی خێر و باشەی بە کەسوکارەکەی دا پاشان بە کەسوکارەکەی گوت ئێوە لێرە بمێننەوە من ئاگرێکم بینی دەچم بەڵکو بزانم کەسێک لەوێ ببینم یارمەتیمان بدا لەو کێشەی کە تێی کەوتین موسا دارەکەی لە دەستگرت و بە خێرایی بەرەو ئەو ڕووناکیە چوو تاوەکو شتێکی دەستکەوێت و کەسوکارەکەی بەپارێزێ لە تاریکی و لە سەرما کاتێک لە چیاکە نزیک بۆیەوە شتێکی سەرسوڕهێنە ڕوویدا گوێی لە دەنگی خودای پەروەردگار بوو بانگە بانگی دەکا بەبێ پەردا و پێی فەرموو واتە کاتێک کە موسا لە ئاگرەکە نزیک بۆیەوە لە کەناری لای ڕاستی دۆڵەکەەوە لە شوێنێکی پیرۆزەوە لە پاڵ درەختەکەەوە لەلایەن خوددا و بانگی لێکرا و پێی فەرموو ئەی موسا ئەوە بەڕاستی منم ئەڵڵا کە پەروەردگاری هەموو جیهانم پاشان کاتێک موسا ئەمەی بیست لە شوێنی خۆی چەقی بەستە بوو و نەی دەزانی چی بکە خودای گەورە جارێکی تر بانگی کرد بۆ ئەوەی دڵنەوایی و دڵ ئارامی بکات و فەرمووی واتە ئینجا خودای گەورە پرسی ئەی موسا ئەی ئەوە چییە بە دەستی ڕاستەوە گرتوتە موسا وەڵامی دایە و فەرمووی واتە موسا گوتی ئەوە گۆچانەکەمە خۆمی بەسەردا دەدەم و دەیماڵم بە درەختدا تا گەڵا بوەڕێنم بۆ مەڕەکانم چەند مەبەستێکی تریشم تێیدا هەیە خودای گەورە فرمانی پێکردکەوە دارەکەی دەستی فڕێ بداتە سەر زەویەکە ئەویش فڕێدا پاشان دارەکە گۆڕا بۆ مارێک کە بە زەویدا دەخشا موسا زۆر ترسا یەکسەر پشتی لە مارەکە کرد خودای گەورە بانگی کرد و پێی فەرموو مەترسا و فەرمانی پێکرد دەستی بخاتە ژێر باڵی و دواتر دەری بکات موساش فرمانەکەی جێبەجێ کرد دەستی دەرکرد زۆر سپی بوو و نوری لێ درەوشایەوە وەکو ڕووناکی مانگوا بوو بێ ئەوەی هیچ نەخۆشیێکی پێستی هەبێ بە بینینی ئەم معجیزانە دڵی ئارام بۆیەوە ئینجا خودای گەورە پێی ڕاگەیاند ئەم دنیایە لە ناو دەسێت و کاتیە ژیانی ئاخیرەت و ڕۆژی دوایی برنەوە سەرفرازبوونی ڕاستەقینەیە و فرمانی پێکرد کەوا بانگەواز بکە بۆ لای خودای گەورە و پەیامی خودای گەورە بگەێنێ بە خەڵکی ئینجا خودای گەورە فرمانی پێکرد بەو دوو معجیزەیە بچێتە لای فیرعەون و قەومەکەی و بانگیان بکا بۆ بەندایەتی کردنی خودای پەروەردگار بەڵام موسا زۆر دەترسا لە فیرعەون و سوپاکەی بە تایبەتی دوای ئەوەی فیرعەون حکمی مردنی لەسەردا بوو و هەروەها موسا زمانی دەیگر لە قسەکردندا ئەمەش بەهۆی ڕووداوی پشکۆ و ئاگر و خومارەکە بوو لە کاتی منداڵیدا بۆیە داوای لە پەروەردگاری کرد کە هاڕوونی برای لەگەڵ بنێرێ بۆ ئەوەی یارمەتی دەری بێ لە ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ فیرعەون و داوای لە خوددا کرد کەوا زمانی پاراو بکات و دڵی بەهێز بکات و سینەی فراوان بکە خودای گەورە وەڵامی داواکاریەکانی دایەوە و ڕێگەی پێدا کەوا هاڕوونی برای لەگەڵ خۆیدا ببە و هاڕوونی کردە پێغەمبەر و پەیامی خوددا ڕابگەیەنێ لەگەڵ موسا پاشان خودای گەورە فرمانی بە موسا کرد
دەستی لەسەر دڵی دابنێ ئەگەر هەستی بە ترس کرد بەمەش ترسەکەی نامێنێت و دڵی ئارام دەبێتەوە. موسا گەڕایەوە لای هاوسەرەکەی و ئەوەی پێڕاگەیاند کە ڕوویدا بوو. ئینجا گەشتەکەی تەواو کرد تاوەکو گەیشتە میسر. بە شاراوەی و بەنهێنیەوە بە دوای براکەی هاڕون دەگەڕا تاوەکو دۆزیە و هەموو شتەکانی بۆ گێڕایەوە کە ڕوویدا بوو و پێی ڕاگەیاند کە خودای گەورە فەرمانی پێکردوون هەردووکیان بچن بۆ لای فرعون و بانگی بکەن بۆ باوەڕهێنان بە خودای پەروەردگار. هەردوو پێغەمبەرەکە خۆیان ئامادە کرد بۆ ئەوەی فەرمانی پەروەردگاریان بەجێ بهێنن. ڕویان کردە کۆشکی فرعون و چوونە ناو کۆشکەکەوە. ئەم چیرۆکە تەواوکەری هەیە بەڵام ناتوانم هەمووی لە یەک ڤیدۆدا باس بکەم. ئەگەر ئەم ڤیدۆیەتان گەیاند بە 15,000 لایک ئەو کات تەواوکەری ئەم چیرۆکە بڵاو دەکەمەوە هەتا بزانم چەند کەس گرنگی بەم بابەتە دەدەن و زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەردەم نوێترین بابەتەکان بگا بەدەستان و زۆر سپاسان دەکەم ئەگەر هەر ڕخنە و پێشنیارێکتان بۆمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن هەتا بتوانم هەڵەکانم چاکەوە بکەم و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکە تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختۆر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.